دوای مانگێک کۆتا بەرەو پێشوونەکانی دۆخی یەکێتی زانیاری پێدرا و شیکاری وەک دەرکەوت ڕۆژی 8 تەمووز ڕۆژێکی یەکلاکەرەوەی بێپێشی نەبوو یەکلاکەرەوە چونکە بە خەرجانی کات لە زیانی نەخشەدا ڕێژەرانی یاریەکە تەواو ئەبوو بێپێشی نەبوو چونکە هیچ یەکێک لە جەرەیان و ئاریشەکانی ناوهەناوی کۆمەڵە و یەکێتی کەسی لووتکەی هەرەمەکەی بەو جۆرە بەرکەنار نەخستووە پشکۆ نەجمەدین لە ئەزمون و یاددا باسی هەڵگەڕانەوەی پاسەوانەکانی تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی ئەکات لە شار تەنانەت ئەڵێ تەقەشیان کرد و چوونە سەنگەرەوە لێی بەڵام بە زووی نەوشیروان مستەفا دەنگی فیشەکەکان وەدەری خست و فەرمانی گرتنی هەموو پاسەوانەکانی تاڵەبانی دەرکرد دەستگیرکران و لێپێچینەوەی توندیان لەگەڵ کرا واتە هەڵچوونێکی پاسەوانەکانی تاڵەبانی بوو لە بەرامبەر ئەودا بەبێ ئەوەی هیچ سەرکردە و ئایکۆنێکی حیزبەکەی دەستی لە ڕووداوەکەدا هەبێت ئەمەی ئێستا هاودەستی کۆمەڵێک کە سولایەنە بە پاڵپشتی هێز و هەواڵگری و میدیا و دارایی یەکێتی بەر لە هەر حیزب و لایەکی تر ئەمەش بێپێشی نەبوو هەمومان پێمان وابوو هەموو شتێک تەواو بوو بەڵام وا دوای زیاتر لە مانگێک ئێستا دۆخەکە گۆڕانی سەیری بەسەردا هاتووە تا ئاسی مرداربوونەوەی کۆدێتاکە لە تێکچوونی ئەم جۆرە پەیوەندیانەدا کە تا ڕادێک ماتریال و کەرەستەی مانەوە و گۆڕانکاریەکان هاوبەش و لە یەکترەوە نزیکن جوڵانەوە بە خێرایی تیشک ئەبێت بە پێداویستی بێت چەند و چۆنی یەکلاییکردنەوە کە لە حوتەی دووەمی کۆدێتاکەدا تەواو خاو بوویەوە گۆڕانکاریەکانی ناو هەواڵگری و هەندێک پێگەی حکوومەت سەردانی مەیدانی بافڵ بۆ لای هێزەکانی دژەتیرۆر و زانیاری و ئەنجامدانی گۆڕانکاریەکان بەدەستی خۆی و پۆشینی نیوە ناچڵی بەرگی سەربازی لەلایەکی تریشەوە دەست بە سەرداگرتنی میدیاکانی لاهور و ڕاوەدونانی میدیاکارانی نزیک لی ڕیسکردنی کۆمەڵێک تۆمەت بۆی بە تایبەتی هەوڵی دەرمان خواردکردنی باڤڵی هاوسەرۆک و دەنگۆی بوونی سیخوری دەستگای زانیاری لە ماڵی مام جەلالدا بە سەرۆک ناساندنی بافڵ نەک هاوسەرۆک بڵاوکردنەوەی وێنە لەگەڵ ئەو ئایکۆنانەی کە بە مەکتەب سیاسێ کۆنەکان ناسراون و لاهور لە کۆنگرەدا خستنیە گۆشەی ماڵەکانیان پەیامی ئەوەی هەڵگرت بوو کە هەوڵەکان بۆ دەستگیرکردن و سڕینەوەی یەکجارەکی لاهور بێت نەک هێشتنەوەی وەک ئێستا لە بەرامبەردا لاهور شێخجەنگی لە ساتەکانی یەکەمدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە بە کورتی ڕەگەز و پێکاتە بەشدارەکانی کۆدێتاکەی تێدا خستە ڕوو کە ئامانج لێی سڕینەوەی یەکێتیە بەلای زۆرێک لە چاودێرانەوە بەیاننامەیەکی لاواز و هەڵکردنی ئاڵای خۆ بەدەستەوەدان بوو بەڵام لایەنگرەکانی پێیان وابوو بۆ سەرەتا و بێدەنگ نەبوون و ڕەتکردنەوەی پیلانەکە و پەنجەدانان لەسەر ئەنجامدەرانی گرنگی خۆی هەبوو هەر بەوەی بواری قسەی پێدرا و وەک میر حسێن موسەوی ڕابەری جوڵانەوەی سەوزی ئێرانی لە ماڵەکەیدا گەماڕۆی میدیایی نەخرایە سەر و لە جەماوەردا نەبڕا گرنگە تەنانەت ئەمە ڕای گەرمی ناوکۆڕ و کۆبوونەوەکانی دەباشان و سەری ڕەشە کە پێیان وایە پلانەکە زۆر خراپ بەرەو نادیار ملەنێت تا ئەو ئاستەی کە یەکێک لە فەرماندەکان وتویەتی ئەبوو بەر لەوەی لارەزار پڕ بێت لە خەڵکو و دەستە خەڵک سەردانی بکات ئێمە کارەکەمان تەواو بکردایە بەڵام ئایا تاکەی ماڵیان بەو پڕ لە حەشاماتیە ئەمێنێتەوە واتە ئێستا ئیتر گرە و لەسەر چۆڵبوونی خەڵک ئەکەن تا بۆی بچن ئەمە لە کاتێکدایە ئەوانەی کە هاتوچوی ماڵی لاهورەکەن پێیان وایە شێخەکەیان خۆناغە سەختەکەی تێپەڕاندووە و توانی بە دوورکەوتنەوە لە هەڵەشەیی هەوڵی خۆڕێخستنەوە بدات تەنانەت لە ڕووی سەربازی و هێزی فیزیکیشەوە باس لە کۆکردنەوەی خانە و گروپی جیاوازی ڕاهێنراوەکەن لە شوێنە جیاجیاکاندا لایەنگرەکانی لاهورجەنگی دەڵێن سەرۆکەکەیان لە چەندین وڵات خولی سەرکردایەتی سەربازی و هەواڵگری بینیوە ئەوەندە ساویرکە نییە کە خۆی و هێزەکەی بخزێنە میوانخانەیەکەوە لە سەر چنار لایەنگرانی لاهور شێخجەنگی بانگەشەیەوە دەکەن پاراستن 100 چەکداری ڕاهێنراوی ئیختیالاتی هێناوتە ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە تاوەک پلان بی ئەگەر نەتوانرا دەستگیر بکرێت لە درەنگانی شەودا هەڵکوتنە سەر لالەزار و لاهور تیرۆر بکرێت هەروەها باس لەوەش دەکەن ڤیدیۆیەکی هەژدە خولەکی پیشانی نزیکەکانی داوە کە پێک هاتەکانی ناو کۆدێتاکە لە کۆبوونەوەدان لە دووکان و سەری ڕەش پیلان بۆ کوشتنی لاهور شێخجەنگی داهێنن ڤیدیۆکەشی سێند کردووە ڤیدیۆکەشی ناردووە بۆ یەک بە یەک لە بەشدارانی یەکێتی لەو هەوڵە و پێی وتون دڵنیام کە ئێوە هیچ بەڵگەیەکتان لەبەردەست نییە بۆ سەلماندنی تۆمەتەکانی سەرمن بەڵام ئەوە بەڵگەی حاشا هەڵنەگرە لەسەر ئێوە کە بە هاوکاری پارتی و هێزی هەرێمایەتی هەوڵی تیرۆرکردنی هاوسەرۆکی حیزبەکەی خۆتان داوە ڕووداوەکانی 8 تەمووز و ڕۆژانی دوایی بڕوایەکی قوڵی لای چاودێران دروست کردووە کە یەکێتی جارێکی تر نەتوانێت ئەم سەرە ناکۆکانە پێکەوە کۆ بکاتەوە
بەڵام پرسیاری خەڵک ئەمەیە کە مادام خواستێکی قوڵی بە پشتا و پشکردنی دەسەڵات لە حیزب و حکوومەتدا هەیە و یەکێتیش ساغ بۆتەوە بۆ ماڵی برای مەحمەد و خوشکەزاکانیان کەواتە لاهور بۆچی لە یەکێتی دانابڕێت و هەوڵی دروستکردنی هێزی تر نادات. لایەنگرانی لاهور پیان وایە کە 40 ساڵی ڕابردوو تاقیگەیەکی گرنگە بۆ شێخەکەیان کە هەموو جیابوونەوە ئینشیقاقێک بە زیانی ئەنجامدەرانی کۆتایی پێ هاتووە، تەنانەت پێشتریش لە پارتیدا هەروە بووە و تاڵەبانی بە ڕاشکاوی پەشیمانی دەربڕی. بۆیە لاهور شەرجەنگی نایەوێت ئەو ئەزمونە شکست خواردوانە دووبارە بکاتەوە.